بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بەڕێوەکارانم لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی بەرنامەی تەوارەکان هیوادارین کە تا کۆتایی لەگەڵمان بن. لە ساڵانی ڕابردوودا لە کوردستانی ڕۆژهەڵات چەندین شێوازی تازە بۆ پەلاماردان و هەڵکوتانە سەر ژنان لەلایەن دام و دەستگا سێخوڕەکانی کۆماری ئیسلامی پەرەی سەندۆ و تێیدا بە شێوازێکی مانادار ژنانی کورد بە ئامانج گیراون لە پاش کوشتنی شەیدا حاتەمی لە زانستگای ورمێ و هەروەها لە زانستگای هەمەدان کوشتنی کچێکی نوێشەیی بە جۆرێک لە جۆرەکان کۆماری ئیسلامی خەریکە ڕێگە لە بەردەم هەر چەشنە بنپێکردنی بەهاکان و ڕوخاندنی سیمای ژیان دۆستی و مافپارێزی و مافپەروەری ژنی کورد دەگرێت بە خەیاڵی خۆی خەریکە ڕێگاکان لە بەردەم ئەو ئاڵوگۆڕەی کە خەریکە کۆمەڵگەی ژنان لە هەموو ڕێکەوە دەگرێت لە حاڵێکدا بیری ئازادی و یەکسانی خوازی لە گەشە و نەشونەمایەکی شێلگیرانە و بەردەوامدایە و هەوڵەکان بۆ دەستەبەرکردنی مافەکان زۆر سەردەمیانە هاوچەرخانە بە شێیەکی یەکڕیز و هاوتەریب لەگەڵ ژیانی پێشکەوتن خوازانەی کۆمەڵگەی کوردستانی ڕۆژهەڵات بەرەو پێش دەچێت. شیایی ئاماژەیە لە پاش ئەو پیلان ڕێژیانەی کە وەک هەمیشە لە کللتوری کۆماری ئیسلامی زەق و بەرجەستە و دیارە هەوڵەکانی بۆ چاواشەکردن و بەلاڕێدابردننی ڕای گشتی و کۆمەڵگەی جیهانی لە هۆکاری مەرگی کچانی کورد لە ئارادایە هاوکات دێمە بینیمان کە لە کوشتنی شەیدا حاتەمی بە هەموو جۆرەك ڕێگەیان لە بەردەم هەر چەشنە دادگایی و ڕووماڵکردنیەکی مەرگی شەیدا گرت و هەروەها پارێزەرەکەی واتا مەسعود کە کەیسی مەرگی گوماناوی شەیدای لاستۆ بوو لە پاش چەندین جار هەڕەشە و گڕۆشە لاگەری بەدواداچوونی کەیسی شەیدا بینیمان کە دەست بەسەر کرا و تا ئێستاشی لەگەڵدا بێت مەرگی شەیدا و ئەو کچە کوردانەی کە لە ساڵانی ڕابردوودا بە شێوەی گوماناوی گیانێن لە دەستا بوون ناڕوون و نادیارە و وەک هەزاران کارەساتی دیکە کە بەسەر کۆمەڵگەی کوردستانی ڕۆژهەڵات داهاتۆ و هەنووکەشی لەگەڵدا بێت هیچ جۆرە بەدواداچوون و ڕووماڵکردنێک نەکراوە و بە هەموو شێوازێک کۆماری ئیسلامی پەردەپۆشی کردەوە بە شێوازی زەبر و زەنگ و زیندان و هەڕەشە ڕێگەی لە کردنەوەی زیاتری ئەو کەیسانە گرتۆ دیارە ئەمە لە خۆیدا هۆکارێکی زەقڕوونە بۆ ئەوەی زیاتر بۆمان ڕووی ڕاستەقینەی کۆماری ئیسلامی دەربکەوێت کە بەم کارانەی خۆی باشکرا بە کۆمەڵگەی کوردستان دەڵێت ئەوەی کراو ئەو پیلانانەش کە بەڕێوەن ئامانج و مەبەستی دیاریکراوی ئێمەن داگیرکەری لە پشتەوەی و هەر جۆرە بەدواداچوون و شوێنکەوتنێکی ببەیەکی گەورە و قەدەغەیە. فەریناز خوسراوانی یەکێکی تر لەو کسانە بوو کە لەلایەن دەستگا سێخوڕەکانی کۆماری ئیسلامی لە شوێنی کارەکەی خۆیدا هەوڵی دەستڕێژیکردنە سەری دراو کە بۆ دەربازبوون و ڕزگاری لەم پیلانە گڵاوەی دەستگاکانی اطلاعاتی کۆماری ئیسلامی لە پاش ئەوەی کە بە مەبەستی خۆڕزگارکردن لە قاتی چوارەمی هۆتێل تارە ئەیویست خۆی بخاتە قاتی سێهەمەوە بەردەبێتەوە و گیانی لەدەستەدا و بەم جۆرەش مەرگی فەریناز دیسانەوە سیما و ڕوخساری کۆماری ئیسلامی و دام و دەستگاکانی بۆ خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات ئاشکرا دەکات و هەر پاش ئەوەی کە خەڵکی مەهاباد ئاگادار دەبنەوە دەست بە جێبڕیاری خۆپێشاندان و ڕێخستنی ناڕەزایەتێکی بەرین دژ بەو کارە دەدەن کە هەر ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە کۆماری ئیسلامی لە ترسی بەرینبوونەوەی خۆپێشاندانەکەی مەهاباد و پەیوەستبوونی شارەکانی تری کوردستانی ڕۆژهەڵات بەم ناڕەزایەتی و خۆپێشاندانانە بەشێکی زۆری هێزەکانی سپا و گاردی تایبەت و دژە شۆڕشی ڕەوانەی شارەکان کردو و ئەمەش لە حاڵێکدایە تا هەنووکەشی لەگەڵدا بێت خەڵکی کوردستان ئامادەی هەر جۆرە خۆپێشاندانێکان دەربڕیوە و هەر لەم پێناوەش هەر ڕۆژە و لە چکولەترین دەرفەت خەڵک دەست دەکەن بە خۆپێشاندان و دەربڕینی ناڕەزایەتی و بەردەوامن لە خەبات دژی داگیرکاری و پیلانە گڵاوەکانی کۆماری ئیسلامی. دوای ئەوە ڕۆژی دووشەممە چاردەی گوڵان کچێکی تەمەن 26 ساڵی مەهابادی بە ناوی فەریناز خوسرەوانی بۆ خۆڕزگارکردن لە هەوڵێکی دەستدرێژی بەرپرسێکی ئەمنی شاری مەهاباد و خاوەنی هۆتێلتارە خۆی لە نهمی چوارەمی هۆتێلەکەوە هەڵدایە خوارەوە زنجیرەیەک ناڕەزایەتی و خۆپیشاندان لە کوردستانی ڕۆژهەڵات و دەرەوە ڕوویاندا.
ئێوارەی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی هەفتەی گوڵان خەڵکی شاری مەهاباد لە ناڕەزایەتی بە مەرگی فەریناز خسروانی بە لەبەرچاوگرتنی بوونی هێزەکانی کۆماری ئیسلامی لە بەردەم هۆتێلتارای شاری مەهاباد و سازکردنی کەشی ئەمنی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە هەزاران کەس لە خەڵکی ئەو شارە کۆبوونەوەی ناڕەزایەتیان لە بەردەم ئەو هۆتێلە بەڕێوە برد. هەروەها ڕۆژی هەینیش هەژدەی گوڵان سەرەڕای کەش و هەوای ئەمنی ناوشاری مەهاباد خەڵکی ئەو شارە بەڕژانە سەر شەقامەکان ناڕەزایەتی خۆیان دەربڕی کە لە کۆتاییدا لە لایەن هێزە نظامیەکانی کۆماری ئیسلامی و گاردی ویژەی سپای پاسداران بڵاوەیان پێکرا. حکوومەت و هێزە ئەمنیەکانی ڕژیم ڕێوشوێنی توندیان لە شارەکانی سنا، سەقز، بۆکان، مەریوان، بانە، سەردەشت، مەهاباد و پیرانشار گرتۆتە بەر و هێزێکی ئەمنی زۆریان لە شوێنە هەستیارەکانی ئەو شارانەدا جێگیر کردووە. خۆپیشاندان و ناڕەزایەتیش لە کوردستانی ڕۆژهەڵات و لە بەشەکانی دیکەی کوردستان و ئوروپا بۆ پشتیوانی لە خەڵکی شاری مەهاباد و کوردستانی ڕۆژهەڵات بەڕێوە دەچێت و تاوەکو ئێستاش کاردانەوەکان بەردەوامیان هەیە. بەرزبوونەوەی ئاستی ناڕەزایەتی و بەرفراوانبوونی خۆپیشاندانەکە بووە هۆی ئەوە حزب و ڕێکخراوەکانی کوردستانی ڕۆژهەڵات ڕاگەیاندراوی جۆراوجۆر بۆ پشتیوانیکردن لە خۆپیشاندەران و شارومەندان و مەحکومکردنی هەوڵی دەستدرێژیکردنە سەر فەریناز خسروانی بڵاو بکەنەوە. لە لایەکی دیکەشەوە فەریناز خسروانی بوو بە قوربانی ڕوانگەی جنسیەتێکە دەسەڵاتی ئاینی کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکارێەوە هەوڵی داوە پەرەی پێبدات و بەردەوام ڕێگە خۆشکرد بووە بۆ سەرکوت و کبکردنی دەنگی ژنان لە کۆمەڵگای ئێراندا. سیستمی پڕ لە هەڵاواردنی ڕەگەزی داسەپاو بەسەر کۆمەڵگای ئێران بەردەوام لەم چەشنە قوربانیانەی لێ دەکەوێتەوە بەداخەوە لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا یاساکان وادا ڕژراون کە هیچ یاسایەک بوونی نییە کە ژن و پیا و لە یەک ئاستا دانرابێتن و هەر ئەمە ڕێخۆشکەر بووە بۆ چند و تیژی و دەستڕێژیکردن بۆ سەر ژنان بە شێوازی جۆراجۆر بە پشتبەستن بەو یاسانەی کە پیاو دەپارێزێت. کوردستانی ڕۆژهەڵات سەرەڕایبوونی فشار و زەختی ڕژیم لەم ساڵانەدا لە زۆر حرەکەتی جەماوەری و مەدەنی بەربڵاو بەشدار بووە. زۆرجار ڕوبەڕووبوونەوەی خەڵک و ڕژیمان لە خیاباندا دیوە و خۆڕاگری خەڵک بەرامبەر ڕژیم لە ڕۆژهەڵاتی کوردستان لەم ساڵانەدا نیشانی داوەکە بە ئاسانی تەسلیمی ڕژیم نابێت و هەمیشە بۆ بەرگری لە بەهاکانی لەسەر پێیە. ڕژیم لە بەرامبەردا هەر ڕۆژە بە پیلان و بەرنامەی تایبەت هێرشی کردوتە سەر خەڵکی کوردستان و بە سەرکوت و زەخت و تەواشەکاری هەوڵی کبکردن و خۆبەدەستەوەدانی خەڵکی کوردی داوە. نمونەی تازەیەم حاڵەتە ئێمە لە مەرگی فەرینازدا دەیبینین. فەریناز وێنەیەک بوو کە لەودا هێرش کرای سەر هەموو ژن. ئەم هێرش و دژایەتیە بە هاودەنگی ڕژیم و دار و دەستە مافیاکەی لە کوردستان بەڕێوەچوو، بەڵام وەک هەمیشە ڕۆژهەڵات لەسەر پێبوو بەرگری لە ڕۆڵەکەی خۆی کرد و چۆکی بە ڕژیم دادا. خەڵکی کوردستان نیشانیاندا کە ژن لە کۆمەڵگەی کوردستان بەنسبەت بەشەکانی دیکەی ئێران جێگە و پێگەیەکی بەرزتری هەیە و کوردستان هێشتا لە بەرامبەر سیستم و دەسەڵاتی دژەژنی کۆماری ئیسلامی بەرەنگاری دەکات. هەرەما بوو بەهۆی ئەوەی کە بەرپرسانی ڕژیم نەترسی ڕوبەڕووبوونەوەی هێزی جەماوەری خەڵکی کوردستان هەر یەک بە شێوەیە بکەونە پاساودانان و تۆجیکردن و تا ڕادەیەک قسەی بێمانا و دژبەیەک لەسەر ئەو زوڵمەی کە لە فەریناز کرا. ئێمە لەم بەرنامەدا ئەم پرسیارانە ئاراستەی میوانی بەرنامەکە دەکەین و ئاوڕێ لە هێزی خەڵک و ترسی ڕژیم لەم هێزە و هەروەها چاوخشانێک بەسەر ئەو پشتیوانێ بەرینەی کە بەشەکانی دیکەی کوردستان لە مەهابادیان کرد و ئاستی وشیاری نەتەوەیی و یەکگرتووی خەڵکی کوردستان دەخەینە بەرباز. وەک هەمیشە وەک نەریتی بەرنامەکەمان میوانەیەکی بەڕێزمان هەیە کە پرسیارەکەمان ئاراستەی ئەم بەڕێزە دەکەین. یەکەم پرسیاریشم ئەوەیە کە دروستبوونی ئەم چەشنە ناڕەزایەتیانە چۆن بۆ بارودۆخەی کە لە کوردستاندا زاڵە گرێ دەدرێت. ئایا نیشان دەدات کە ڕوانگەی کۆمەڵگەی کوردستان بەرامبەر بە مافەکانی ژنان تا ڕادەیە گۆڕدراوە و ئەم گۆڕانکاریە بەرەو پێش دەڕوات؟ بەڵێ ڕوانگەی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بەنسبەت ژن و بەنسبەت کێشەکان و ماف و داخوازیەکانی کە ژنان لە کوردستانە هەیانە تەبیعەتەن گۆڕانکاریەکی گەورەی بەخۆیەوە بینیوە بە تایبەتی لە ساڵانی ڕابردوودا کە ئەمە تا دێت خەڵکی کوردستان زیاتر لە مەسەلەکانی ژنان تێدەگەن
ئەگەرچی با لە بیرمان نەچێت وێڕای ئەوەی کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی دواکەوتو سنەتی بووە لە ڕابردوودا، بەڵام لە ئین حاڵیژە بەبوونی ئەحزاب و ڕێکخرا و لایەنە سیاسیە کوردستانیەکان ئەمانە وایان کرد کۆمەلگای کوردستانیان تا ڕادەیەک بەرچاوڕوون کردوێتەوە و تەسیر و کاریگەریان هەبووە لە ڕابردە لەگەڵ ئەو گۆڕانکاریانە کە لە ڕوانگەی پیاوەوە بەنسبەت ژنەوە و لە ڕوانگەی گشتی کۆمەلگاوە بەنسبەت کێشەکانی ژنانەوە هەیە. بەڵام ئەم ڕووداوای مەهاباد کە مەرگی فەرینازی خۆسرەوانی بەداخەوە جارێکی تر هاواری مەزلومیەت، هاواری بێمافی و هاواری لەژێر چەپۆکبوونی ژنی کوردی ڕۆژهەڵاتی بەگوێ دنیا گەیاند. جارێکی تر ئەم ڕووداوانە وێڕای ئەوەی کە بۆ خۆی تایبەتی ڕووداوەکە بەگشتی لە یەکدانەوەی جیاواز و هەمەلایەنەی پێویستە، بەڵام ئەوەندەی هەڵەگرێتەوە بۆ سەر مەسەلەی خودی ژنان و بە تایبەتی مافی ژن لە کوردستانە بە عەقیدەی من ئەمە کاریگەریکی بەرچاوی هەبوو لە ڕابطە لەگەڵ مەسەلەی ژنان. جارێکی تر ئەمەی ئەسپات کردەوە کە کۆماری ئیسلامی و دەسەڵات و نظامی حاکم لە کوردستان و لە ئێران بەگشتی دژە ژنە و پشتیبانی لە دواکەوتویی، لە نائەداڵەتی، لە نابەرابەری ژنان و پیاوان دەکات و بۆ خۆی پارێزەری کولتوری دواکەوتویە و چی پێ بکرێت بۆ پشتیوانی لە دواکەوتویی لە کوردستانە دەیکات. لە لایەکی تریژ ئەوەیە کە ئەگەرچی خۆی ئەم ڕووداوە تازە نییە لە کوردستانی ڕۆژهەڵاتە بە تایبەتی لە ساڵانی ڕابردوودا بینیمان لە مەرگی کچە بۆکانیک کە کوشتیان بە نێوی سومەیەی فەیزوڵاپور، لە کچێکە لە مەریوان بەدەستی باوکی کوژرا، لە مەهاباد و لە دەیان شاری کوردستانە ڕووداوی هاوشێوە بووە کە خۆشبەختانە دەبینین خەڵکی کوردستان بە پیا و بە ژنەوە و بە هەموو چین و توێژەکانەوە خەریکن لە ڕابطە لەگەڵ ئەم ڕووداوانە هەڵوێستە دەگرن و کۆنیش نیشانەدەن و بێدەنگ نابن لە بەرامبەر ئەو زڵم و زۆرە چ لەلایەن دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە بەنسبەت ژنانەوە بکرێت و چ لەلایەن کولتوری پیا و سالاری و بەتایبەتی لەلایەن پیاوانژە لە کۆمەلگای کوردستانە بکرێت. خۆشبەختانە ڕوانگەکان زۆر تەغیری کردووە و ئێستا ژنان بۆ خۆیان کە بۆ خۆیان جونبشێکی عەزیمن لە مبارزاتی مەیدانیە لە کوردستان و لە ئێران بەگشتیدا و ژنان بۆ خۆیان ئاکتیڤن، ڕێکخراوگەلێکی تایبەت بە خۆیان هەیە، کەسایەتی و بەرحاڵ خاوەن ڕۆژنامە و خاوەن دەنگی خۆیانن لە کوردستانە. ئەمە وای کردووە کە تەسیر دابنێت لەسەر ئەفکاری عمومی خەڵکی کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتە کە ئەو گۆڕانکاریانەی کە ئێوە باسیەکەن بێتە ئاراوە. پرسیاری دووهەم ئەمەیە لە بەڕێستان کە هەڵس و کەوتی ڕۆناکبیران و ڕێکخراوە سیاسیەکان و بەشەکانی دیکەی کوردستان لە ئاست کوشتنی فەریناز چیمان پێ دەڵێ و چۆن هەڵی دەپسەنگێنین؟ دیارە عەرزم کردی خۆی مەرگی فەریناز بەڕاستی مەسیجی جیاجیای هەبوو، مەسیجی یەکەمی ڕوو بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی و ڕوانگەی پیا و سالارانەیە کە ئەو مەسیجەی دا بە کاربەدەستانی کۆماری ئیسلامی کە کەرامەتی من و شەرافەتی من بە هیچ شتێک ناکڕگێت و من ئامادە بوو خۆی لە نۆهمی دووهەم یا چوارەمی هۆتێلێکەوە بخاتە خوارەوە و بە مەرگی خۆی ئەسپاتی بکە کە ژن بە پارە و بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی تەسلیم نابێت و نەیەکی گەورەی وت پێش هەموو شتێک بە کۆماری ئیسلامی. دووهەمیان مەسیجی هەبوو بۆ ڕۆناکبیران، مەسیجی هەبوو بۆ جونبشی ژنان، مەسیجی هەبوو بۆ کۆمەلگای پیا و سالار لە کوردستانی ڕۆژهەڵات، بۆ چالاکوانانی مەدەنی، بۆ هەموو چین و توێژەکان بەگشتی مەسیجهای تایبەتی هەبوو کە پەیامەکەشی لە ناوەڕۆکدا لە ڕاستیدا ئەوە بوو کە ژن چیتر نابێ بێدەنگ بێت، ژنان نابێ فەرامۆش بکرێت، ژنان دەبێت بێنە مەیدانەکان و پێش قەدەم و پێشڕەو بن لە
خەبات بوو وەدیهێنانی ئاوات و ئارەزوەکانی خۆیان بۆ حەق و حقوقی خۆیان دەبێت لە مەیدانەکان و لە ئەرسە جۆر بە جۆرەکانی خەباتە بەشداری بکەن و خۆشبەختانە تا ڕادەیەکی زۆر ئێستا لە فەزای عمومی کوردستانە دەبینین لە میدیاکانە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ژنان زۆر فعالن و پێشڕەوی ژنگاهن لە مبارزاتی عمومیتریکیژە. بۆیە من لام وایە ئەم دەورە چالاکوانان و کەسایەتیەکان و ڕووناکبیرانی کوردستان باش زاهر بوون، ڕووداوەکەیان پشتیبانیان کرد لە ڕووداوەکە. ئەگەر چی بەرحاڵ تەبیعەتەن من ئەگەر ڕۆی دەمم زیاتر لەوانەیە کە پشتیوانیانکەن ڕووناکبیرانی ئازادی خوازی کوردستانە. ئەخەر ڕووناکبیرمانیش هەیە لە کوردستانە کە بە فکر لەگەڵ کۆماری ئیسلامی و لەگەڵ ئیدئۆلۆژیەکەی کۆماری ئیسلامیە، بەڵام ئەوەی تۆسقاڵێک بۆنی لە ئازادی خوازی و لە دەرونی خۆیان ئەحساس بەوە بکە کە ژنیش مافێکی هەیە هەڵوێستی گەر بەرامبەر بە ڕووداوە هەرچێکی پێکرا کردی. ئەگەر بە ستاتۆسێکی چکۆلەژ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە فەیسبووکە بەیانی کرد بێت پشتیبانی خۆی دەربڕیوە کە ئەمە بە عقیدەی من کارێکی گەورەیە، ئەمە دەبێت ئەدامەی هەبێت لە بەشەکانی تری کوردستانی ڕۆژهەڵاتیش. دەبینی ڕۆناکبیریان قسەیان لەسەر کرد، مەقالەهای جۆراوجۆریان لەسەر نووسی، بە شدت پشتیبانیان کرد، سەریحەن پشتیوانیان کرد لە ئەعترازات و لە ناڕازێت. بەشێکی ئەوەیە کە خۆی ڕووداوەکە وەک باسم کرد ڕووداوەکە کە ئەتوانین لە جەنبەهای جۆراوجۆرەوە هەڵوێستەی لەسەر بکەین، بەڵام ئەوەی هەڵەگرێتەوە تایبەت بۆ مەسەلەی ژن هەستی عمومی و ئەفکاری گشتی خەڵکی کوردستانی خەوشەدار کرد. خەڵکی کوردستان بەگشتی تێکڕا و لە پێش هەمویان ڕۆناکبیران و چالاکوانانی سیاسی و مەدەنی هەڵوێستیان کرد کە کارێکی بە عقیدەی من باش بوو، کارێک بوو کە دەبێت لە داهاتووە زیاتر و بە هاوبەستگی و هاوفکری و کۆدەنگێکی زیاتر ئەم پشتیبانیانە بکرێ لە ڕووداوهایە کە هیوادارم شتیوا ڕوو نەداتەوە، بەڵام کۆمەلگای کوردستان هێشتا دواکەوتووی تیا هەر ماوە و دەسەڵاتی حاکمیش بۆ خۆی کە بۆ خۆی دەسەڵاتی سەداسە دیکتاتۆر و دواکەوتووە. تا ئەم دوو شتە مابێت لە کۆمەلگای کوردستان لە ئێران ئێمە تەزمینێک نییە بڵین شتیوا دووبارە نابێتەوە. ئەگەرچی ئێمە هەر هیوا دەخوازیین ڕووداویوا لە کوردستانە قەت ڕوو نەداتەوە، بەڵام بە دڵنیاییەوە من لام وایە فەریناز ئاخرین کچێک نییە کە دەبێت بە قوربانی هەم لەلایەک پیاو سالاری و کۆمەلگای پیاوسالی هەم لەلایەش ببێ بە قوربانی ڕاوچیەکانی سەر بە دەم و دەستگاکانی دەوڵەتی کۆماری ئیسلامی. بۆیە ئەم هەڵوێستێکی پۆزیتیڤە دەبێت ئەمە زیاتر پەرەبسێنێت و پێش ئەوەش پێش ڕووداوەکان دەبێت ئێمە مرەتەبەن چالاکوانانی سیاسی ڕووناکبیران دەبێت مەقالەی لەسەر بنووسن، دەبێت هەڵوێستیان هەبێت، دەبێت لە ئاگاهگەری و لە پەرەپێدانی توی وشیاری بەسەر کۆمەلگا و بەسەر جامعەی پیاوسالارە فعالتر لەوانە ببن، حزور پیا بکەن، ئاکتیڤ بن لە ئەرسەکانە سەرمەشق و پێشڕەوی لایەنهای قشتهایەکی دیکەی کوردستان بن، بە تایبەتی ڕووناکبیران لە کوردستانە ئەوان خاوەن قەڵەمن، خاوەن زانستێکی زۆرترێکن، دەبێت زیاتریش خۆیان دەربخەن. خۆشبەختانە تا ڕادێکی زۆر پشتیبانی کرا بەڵام دەبێت انتزال لە ڕووناکبیرانی کوردستان بە عقیدەی من لەمە زیاترە، دەبێت پەرە بسێنێت و زیاتر ببێت لە داهاتوودا. دەرسەکانی ئەم ناڕزایەتیە بۆ داهاتوو چی بوو؟ بۆ ئەوەی کە خەڵک نەکەوێتە داوی تەبلیغاتی ڕژیم و خوێنی ڕۆڵەکانمان بە فیڕۆ نەچێت. بۆ نمونە وەک ئەوەی ڕوویدا و ئەو فیلمە ساختەکاریە کە لەسەر فەریناز دروست کرا. بۆ وەڵامی ئەو پرسیارە پێم خۆشە لە کەوانەی کە شتێک ئەرز بکەم لە کۆی ئەم ڕووداوەی مەهاباتە بەداخەوە شتێک کە کەمڕەنگ بوو یان بەرجەستە نەکراوە خۆی مافی خودی فەریناز بوو، وەکو ژنێک، وەکو تاکێک لەو کۆمەلگا. ڕاستە کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی هێشتا مەسەلەی ناموس، مەسەلەی پاراستنی شەرەف و کەرامەت لە کوردستانە کە ئەمە گرنگی خۆی هەیە بۆ کۆمەلگای ئێمە، ئەمە بەرجەستەترێکە. بەڵام لە لایەکی تریش بزانین کە
دەبێ بیزانین کە خودی ئەم ژنە خودی ئەم کچە وەکو تاکێک وەکو ژنێک مافێکی هەیە لە کۆمەلگای کوردستانە. ئەو ڤیدیۆ ساختانەی کە کاربەدەستانی جمهوری ئیسلامی و بە تایبەتی خاوەنی ئەو هۆتەلەکە بۆ خۆی وەکو شاهد حاڵێکی ماجراکە بووە و پەیوەندیژی هەبووە لەگەڵ تاوانباران و ئەو کەسانێک کە دەستیان بووە لە ئەم ڕووداوە ویستیان بەمە ئەفکاری عمومی بەلاڕێگا ببن، ویستیان بەمە بڵن کە ئەم کچە بۆ خۆی خۆشەویستی کردووە، ویستیان بەمە بڵن کە کچەکە لە ترسی حەیا و لە ترسی شەرم لە باوکو لە بنەماڵە و لە بنەماڵەکەی خۆی خستۆسە خوارەوە نەک لەبەر ئەوەی پەلامار دراوە. ئەگەر واش بێ کە بەرحاڵ بەڵگە هێندە زۆر هەیە کە ڕووداوەکە وان نییە، بەڵام ئەگەر واش بێت دا ئەوە دەبێ بڵین ئەوەش تاوان نییە. جارڕێک مەسەلەکە گەرەکم بوو ئەمە بەرجەستە بکرێتەوە کە مەسەلەی خۆشەویستیە، خۆی خۆشەویستی قەدەغە نییە. ئێمە نابێ ئەوە فرامۆش بکەین کە ئەگەر واش بێت فەریناز هەر دەبێت بە قوربانی بیری دواکەوتویی و کۆمەلگایکی پیا و سالار و دڕ لە کوردستانە کە ئەمە نابێ فرامۆش بکرێت بە تایبەتی بۆ ئێمە و بە تایبەتی تر بۆ ئێمەی کۆمەڵە لە میدیا و لە وتوێژ و لە قسەکانمان و لە نووسینمانە دەبێت ئەمە بەرجەستە بکەینەوە کەمە خاڵێکی گرینگە کە خۆی ژنەکە وەک ژنیش بێمافێکی زۆری پێکراوە جگە لەمە کە ڕاستە تەوهینێکی گەورە کراوە بە کەش بە کورد وەکو نەتەوەی و بە کرێکارێک کە سابەتی کردووە و لێنە کاری کردووە لەو هۆتەلە. بۆیە ئەو ڤیدیۆ کاریگەریکی سەر و عەجایبی نەبووە لەسەر خەڵکی کوردستان، چۆن هەموو خەڵکی کوردستان بۆ بەتایبەتی خەڵکی شاری مەهاباد بەپێ ئەو معلوماتانەی کە گەیشتووە خەڵکی شاری مەهاباد خۆی لەم هۆتەلە پێش ئەوەش ئەم ڕووداوە دەربێت ئەم ڕووداوە ڕوو بدات هەر نیگەران بوون لەم خاوەنی هۆتەلە، نیگەران بوون لە ئەم کەسایەتیانەیە کە هاتوچووینی ئەم هۆتەلایان کردووە. ئەمانە ئینسان هەیەک بوون کە پارە و پولی خەڵکیان خواردووە. ئەم هۆتل و ئەم سەرمایە گوزاریە کە خەڵکێکی زۆریش نیگەرانیەتی پێ وایە ئەگەر ئەو سەرمایە گوزاریە نەمێنێت شار ئاوەدان نابێتەوە، بەڵام خۆی ئەم سەرمایە بە هاوکاری لەگەڵ دەمو دەستگا حکوومەتیەکانی ئێرانە کراوە. بۆیە دەبینین خەڵک ئاواژ بە سەریعی واکوونش نیشانەدات و خەڵک هەڵە کوتنە سەری و تاجی زڵم و زۆرداری و شوێنێکە بووە بە لانکەی فساد و بێ ئەخلاقی دەیڕۆخێنن لە تۆڕەیە. بەرحاڵ مەبەستم ئەوەیە کە خۆی ئەم دروستکردنی ئەم ڤیدیۆ و دەمو دەستگای تەبلیغاتی ئێران کە بە شدت گەرەکیان بوو ئەفکاری عمومی و بە تایبەتی خەڵکی مەهابات و سەرنجیان بەلا ڕێگا ببن و چەواشەی خۆدی ڕووداوەکە بکەن و ئەسلی قەزیەکە فرامۆش بکەن. زۆر تەلاشیان کرد، ڤیدیۆیان بڵاوە کردەوە، ڤیدیۆکە کە زۆر خەڵک پیان وایە کە ئەمە ساختەیە، هیچ شتێکی هیچ مربوط نییە بە خودی ڕووداوەکەوە. بەهەرحاڵ کاریگەری نەبووە نایژی بێت، چۆن خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی شاری مەهابادی ئەوە 36 ساڵە لەگەڵ ئەو ڕژیمە لە کۆنتاکتان دەست و پەنجیان نەرم کردووە، خەبات و مبارزاتیان کردووە لەگەڵ ئەم حکوومەتە چاک دەیان ناسن، هەم دەم و دەستگای ئیتلاعاتی و کولی نظام و ساختاری کۆماری ئیسلامی بەباشی دەزانن کە ئەمانە بخۆن عاملین و تاوانبارانی سەرەکین و دەیان شتی ئاوا دروست بکەن ناتوانێت تەسیر و کاریگەری هەبێت لەسەر خودی ڕووداوەکە کە ڕووداوێکی دڵتەزێن بوو و خەڵکی نیگەران کرد، خەڵکی ناڕەحەت کرد لەو وەزعیەتە کە ڕوویدا و دڵنیام خەڵکی کوردستان بێدەنگ نابن و بەتایبەتی خەڵکی شاری مەهاباد هێشتا ڕووداوەکە تەواو نەبووە، هێشتا نەتیجەیەکی نەداوەتەوە و خەڵکی مەهاباد کۆتایی نایرن بە ناڕەزایەتی خۆیان و لە هەر ڕێگایکە کە بۆیان بکرێت داوای مافی خۆیانەکەن، داوای مافی ئەم کچاکەن، داوای مافی ئەوەکەن کە جارێکی دیکە ئەم ڕووداوە ڕوو نەداتەوە، داواکەن کە ئەمنیەتی شغڵی ببێ بۆ کچان
کاربەدەستانی کۆماری ئیسلامی کە خەڵکی غێرەبوومین خەڵکی شارەکانی ترن و هاتوون دەم و دەستکە مەسئولیەتیان هەیە لە شاری مەهاباتە خەڵکی مەهابات داوایان ئەوەیە کە ئەمانە نابێت بۆ شێوە لەگەڵ خەڵکە بەرخۆردکەن قبوڵی ناکەن ئەو نظامە چیتر بەم شێوە چاوپۆشی لە تاوانباران و چاوپۆشی لەو هەڵسوکەوتەی کاربەدەستان و ئەواملینی دەم و دەستکە حکوومەتەکانی ئێران بن لە شارەکانی کوردستانە. بەسپاسەوە بۆ میوانی ئەمجارەی بەرنامەی تاوارەکان. بینەرانی خۆشەویست هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەمان هیوادارم کە ئەم بەرنامەیە جگای ڕزنامەندی و خۆشەویستان بوو بێت تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر کاتێکی پڕ لە خۆشیوتان بۆ باوە دەخوازمە شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.